کاتتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ. من بنار مستەفا بەرنامەکانی ئەم شەو 16 دیسەمبەری 2021 پێشەنگ تیڤدان پێشکەش دەکەم. ئایزان بەرنامەکانی ئەم شەومان تایبەتە بە ناڕەزایەتی خوێندکاران و ئەو ڕەشبگیری لە ماوەی ڕابردوودا لە پەیوەند بە ناڕەزایەتی خوێندکارانەوە ئەنجام درا. لەو ڕەشبگیریەدا کە بەپێی ئامارە نافەرمیەکان باز لەوە دەکرێت کە 400 تا 600 کەس لە کۆتایی مانگی نۆڤەمبەردا دەستگیر کرابێت و وەدەیانی تریژ لە خۆپشاندانەکانی دواتردا. یەکێک لەو دەستگیر کراوانە باوکی خۆم بوو، مستەفا باهیر، و لەگەڵ کۆمەڵە کاوڕێی تریدا کە لە نزیک خۆپشاندانەکان بوون و لەوێ دەستگیر کران و ئەمڕۆ سەبارەت بەو ڕووداوانەوە بڕێک زیاتریش سەبارەت بە ناڕەزایەتی خوێندکاران گفتوگویەکمان دەبێت و لەگەڵمان بن. مەڵە بینەرانی ئازیز، هەروەکو ئاماژەم پێدا کە مستەفا باهیرمان لەگەڵدایە سەبارەت بەو ڕەشبگیریەکە لە پەیوەند بە ناڕەزایەتی خوێندکارانەوە ئەنجام درا. ئەوەتان باش و ئەگەر سەرەتا لە زمانی خۆتانەوە ببیستین کە ئەو ڕەشبگیریە کە ئەنجام درا چی بووە، ئێوە چۆن دەستگیر کرانوە، پاشان ئەگەر هەر شتێکی تر لەو پەیوەندەدا ڕوویا بوو گوێبیستی دەبین. زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز و تەواوی بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤ. من حەزەکەم سەرەتا پێشەوەی کە جوابیەوە بمەوە، خوێندکاران لە بیدایەتی یانتان بڵێن لە ناوەڕاستی مانگی 11 لە کۆمەڵێکدا خوازیان هەبوو لە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرجەستەترینیان ئەوە بوو کە دەرماڵەکانیان بۆ بگەڕێتەوە و هەروەها لەگەڵ باشترکردنی